لار شوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش دوای جەژن ئەو شاندە کوردیەی کە لە قامیشلو دوای کۆنگرەکەی قامیشلو بڕیاردرا بە پێکێنانی وە چەند ڕۆژی ڕابردوو پێکێنرا دوو هاوسەرۆک و چەند ئەندامێکیشی هەیە قەرارە بچنە دیمەشق گفتوگۆ لەسەر مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان و سووریا بکەن دەمێک بوو بە دڵنیاییەوە چاوەڕێی کۆنگرەکە و دەرەنجامەکانی ئەکرا دیارە شاندەکە بە پاکێجێکی دیاریکراوی کوردانە کوردستانیانە قەرارە بچێتە دیمەشق دانوستان بکە بەڵام ئێمە شاندێکی دیکەشمان هەبوو ئەو نوێنەرایەتی ئەنجومەنی سووریای دیموکراتیان خۆسەری ئەکرد هەموو ئەو شوێنانەی کە لەلایەن خۆسەری دیموکراتیەوە بە ئەنجومەنی سووریای دیموکراتی بەڕێوە ئەبرێن و بە دڵنیاییەوە ئەوان کە گفتوگۆ لەگەڵ دیمەشقاکەن مەبەستم شاندەکەی کە بێگومان جارێکیش لەگەڵ دیمەشقا کۆبوونەتەوە ئەوان زیاتر نوێنەرایەتی جگە لە کورد هەموو ئەو پێکاتانەی دیکەشەکەن کە مەسەدا ئەنجومەنی سووریای دیموکرات ئێستا نوێنەرایەتیانەکە و ئیدارەیان هەیە ئەوەی دیکە شاندە کوردیەکە درێژکراوەی با بڵێن داواکاریەکانی کورد دەبێ سەرباری ئەوەی مەسەدا بە دڵنیاییەوە ئەمانیش لە چوارچەوەی ئەوەی مافەکانی کورد چۆن لە دەستورا جێ بکرێتەوە و پرسەکانی دیکەش سیاسی و کللتوری و بە دڵنیاییەوە سەربازیەکانیش لەگەڵ دیمەشقا تاوتویەکەن ئەمانە لە کاتێکا کە بە دڵنیاییەوە کرانەوەیەکی زۆر بەڕووی دیمەشقا هەیە بەڕووی ئەحمەد شەرقا هەیە ئەحمەد شەرعا هەیە ئەنی پیاوچاکیەکی زۆری لەگەڵا کرێ هەم لە ڕووی هەرێمایەتی هەم لە ڕووی نێودەوڵەتی ئەخیردانەیان کۆتا کرانەوەی با بڵێن گەورە بەڕووی دیمەشقا ئەوەیە کە ئەمریکا ئەنجومەنی پیران بڕیاریە لە لیستی وڵاتانی پاڵپشتیکاری تیرۆر دەری بێنێ لیستێک کە مەسەلەن ناوی سووریا لە تەنیشت ئێران و کۆریای باکوور و ڤێنزوێلا و کۆمەڵێک وڵاتی دیکەوە بوو بەڵام ئەمە چیتر نەما پێشتریش سزاکانی لەسەر هەڵگیرا بۆ هەرچەنە بە شێوکی کاتیە بەڵام بە دڵنیاییەوە ئێوەکو جۆرێک لە ئاماژەی کرانەوەی ئەمریکی بەڕووی دیمەشقا بەرحاڵ ئەم کرانەوانە بە دڵنیاییەوە کرێت لە چوارچەوەی دانوستانەکانی ناوخۆی سووریایە جۆرێک لە هێز وەتبا بە ئەحمەد شەرع بەرامبەر بە پێکاتەکانی دیکە ئەمە ئەگەر بیەوێ با بڵێن باز بدا بەسەر ئەو داواکاریانەی لە چوارچەوەی کرانەوە بڕووی دیمەشق بەڕووی سووریایە لێ ئەکرێ بەوەی سووریایەکی دیموکرات بێ و پێکاتەکان بەشداری بکەن لە حکومدانی وە کۆمەڵێک پرسی دیکەش بەڵام پرسە سەرێکیەکە ئەوەیە تا چۆ ئەم داواکاریە دیموکراسیانە ڕاستیەکەی بۆ وڵاتانی ناوچەکە و جیهانیش وەکو ئەولەویەت ئەمێنێتەوە وەکو داواکاری سەرەکی ئەمێنێتەوە بەو معنای ئەگەر دیمەشق کۆمەڵک داواکاری دیاریکراوی ویستراو هەیە بۆ ئەوروپیەکان بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی ناوچەکەی جێبەجێ بکات چیتر ئەم داواکاریە دیموکراسیانە کرانەوە بڕی پێکاتەکان ئیترە بێ بە مەطلبێک داواکاریەکی سەرەکی ئەوان یان نەخێر بەجێ هێڵن بۆ گفتوگۆی ناوخۆیی پێکاتەکان لەگەڵ دیمەشقا جا چارە نووسەکەی چییە بێیان ناپێدەچێت زۆر بۆ ئەوان گرنگ نەبێ و کشانەوەی ئەمریکاش بووە بە ڕۆژەف بە دڵنیاییەوە لە سووریا بەنی بەشێک لە بنکەکانی خۆی لە ڕۆژاوای کوردستان بەجێشتووە قسە لەبارەیەوە هەیە لە بنکێکیان دوان ئەگەر بمێنێتەوە یان نا من هەمووەمانە بە دڵنیاییەوە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر سەنڕابی مامۆستایی زانکۆ بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمایە دکتۆر بەخێربەی چاوی من کاک محەممەد ئەرسەلانیشم لەگەڵایەن و سەر و شرۆڤەکار بەڕێزیان لە بەغداوە میوانی زوومی ئێمن کاک محەممەد ئێوەش بەخێر بێن ڕێزت هەیە دکتۆر سەنڕابی با بڵێن حوسن و مەکرەمەیەکی زۆر بەرامبەر بە دیمەشق پیشانە درێ ئەمریکا ئەوروپیەکان وڵاتانی ناوچەکە بە دڵنیاییەوە عمقی عەرەبی قوڵای عەرەبی ئەو تورکیا وازەحە ئەم کرانەوانە بەڕووی دیمەشقا بۆچی لە کاتێکە لیستێکی زۆر لە داواکاری بۆ دیمەشق هەبوون ئەبوو جێبەجێیان بکە و ڕاستیەکەی من و تۆ هیچی وا نابینین لەبارەی پێکهاتەکان لەبارەی کرانەوەی دیموکراسی
جێبەجێ کرابێ لای دیمەشق؟ لای دەمەش زۆشتی گرنگ جێبەجێ کراوە لە دوو ئاراستەکە سێریکەین هەر لە سەرتاوە لە دوو شوێنە شەڕی لە چەند شوێنە شەڕی گەورە بوو بەس لە دوو شوێنە شەڕە گەورەکە هەبوو کە شێوازێکی لە ڕۆژاوای کوردستان بوو لە سەرسەدی تشرین و ئەو گروپانەی کە سەر بە حکوومەتی تورکون و سەر بە ئەسەشکان هەروانە لەناو حکوومەتەکەی شەرعان ئەنووست بێنە ئەمدی فڕات و بە شێوازێ ڕەندە سەڵاتی کوردی لە ئەمدی فرات بڕۆخێنن بۆیان نەکرا وەلەو لای تریشەوە ویستیان دەسەڵاتیان بەسەر دروزیەکانە لە لای ئیسرائیلەوە بستەپێنن ئەویشیان پێ نەکرا وەیسا ئەحمەد جوشەرەوە حکوومەتی کە لە سووریەکە حکوومەتێکی ناشەرعیە هەموو پێوەرێ چونکە گروپێ بوون کە هاتن پایتەختیان داگیر کرد هیچ شەرعیەتێکی هینیان نییە ئەوەیە بەپێی نۆرمەکانی ئەم سەردەما بڵێن ئیسرائیلیان ڕازیە ینی تورکیە گوای کردووە کە ئیسرائیلیان ڕازی بێت چونکە ئێستا ماشاکە ڕێگەی داوە فلستینیەکان و هەموو ئەوانێت تری کۆنتترۆل کردووە و ڕێگەشی داوە دروستیەکان شێوازێکی خۆستەری لە باشووری سووریادا مەزرێنن و لە هەمان کاتشە هێرشەکانشی بۆ سەر کورد وەستاندووە و ژیان بەردەوام خەریکی بڵێن تەعامل لەگەڵ کووردا هەرێکی تەعاملی لەگەڵ کووردا غازی لێکڕێ شتی پێ فرۆشێ ینی بڵێن پەیوەندیەکی ئابووری هەیە لە نێوانیانە و ئەمە مەرجی ئوروپا بوو بەتیان مەرجی فەڕەنسا بوو ئەمەی جێبەجێ بووە ئەوە بوو ئێستەکانی لابردنەوە سزایانە هەم لە قازانجی دروستیەکانەکە حکوومەتێکی خۆسەریان هەیە و هەم لە قازانجی کوردەکانەکەون حکوومەتێکی خۆسەریان هەیە و بە گشتی ئەچێتەوە خزمەتی خەڵکی سووریا لە بیرمان نەچێ ئەم حکوومەتە یەک سیفەتی گرنگی هەیە کە بۆ ئوروپامریکا گرنگەویشەوەی ئیستقراری سووریا ڕاگرتووە ئەم ئیستقرارە زۆر لەرزۆکە لەو ماوەی ئەم 8 مانگە 7 مانگە چەنێکە کە ئەم دەسەڵاتە لە سەرکارە 7,000 کەس لە سووریا کوژراون شەڕەکە بەردەوامە و ئەوەی کە ئەحمەد شار بەدێتی وتی ئەمانەوەی هەژاری نەهێڵی ینی هەژاری کەم بکەینەوە هەوڵی حکوومەتی سووریا ئەوەیە کە هەژاری لە وڵاتە کەم کاتەوە بۆ هەژاری لە وڵاتە کەم کاتەوە ئەبێ ئیستقرار بێتە ئاراوە کە ئیستقرار هاتە ئاراوە ئەم جار ئەکرێت سەرمایە گوزاری دەرەکی بێتە ئاراوە و هەژاری لە وڵاتە نەمێنی بەشە سووریا بنیاد بنێتەوە بەم هەژاریە کە لە بەردەوامەوە بەم هەموو گروپە سوور و سەورانە کە لە سووریا بەردەوامەوە بۆ دەستێوەدانە دەرەکیانە ئەگەر جیهان ئاگای لە حکوومەتەکەی شەرانە بێت سووریا هەڕاکاتەوە جارێکیکە چونکە حکوومەتی ئەسەد هەروە سقوتی کرد حکوومەتی ئەسەد سەرکەوت بەسەر نێارەکانی وەکو ئەحمەد شەر ئەویش سەرکەوت بەسەر نێارەکانی هەمووی سەرکەوت کردن هەرم ئەحمەد شەر ئەما بوو لەو منتەقی ئەدلبا و کوردش لە ناوچەکەی خۆیان بوو کە تەعاملی لەگەڵ حکوومەتی بەعسا کرد بەڵام چونکە نەیتوانی ینی بڵێن ئاشتەواییەکی نیشتیمانی بێنێتە ئاراوە و نەیتوانی بڵێن بارودۆخەکە باش بکە ئەوە بوو کە ڕێک هەژاری ئەو ڕژیمەی سقوت پێ کرد ئەوە بوو کە گەندەڵی چوەنە و سوپاکەیەوە چەند ئەفسەرێکیان کڕی و مەعسکەری سقوتی کرد بە دیار ڕژیمەکە ڕوخە باش ناودنا ناشەرعی ڕاستێکی هەر وتە چونکە بە گوێرەی ئەو نۆرمانەی کە مەفروزە لە سەڵاتێکی دیاریکرا و دروست ببێ بە گوێرەی ئەوە دروست نەبووە بەڵام هەم هەر ئەوانی کە ئەو نۆرمانیان نووسیوەتەوە ڕاستیەکەی دکتۆر خەریکی کرانەوەن بە ڕووی سووریایە بۆیە پێدەچێ ئەنی لە ڕەهەندی دیاریکراوی ئێمەوە لە گۆشەنیگای ئێمە کە سەیری ئەەکەین کورد لە ڕۆژاوای کوردستانیان پێکاتەکانی دیکە بە ناشەرعی بیبینن بەڵام دوجار ئەنی هەموو دنیا تەعاملی لەگەڵاکە ئێستا هەموو دنیا لەگەڵ ئەمری واقعات تەعاملەکە بەڵام ئەم حکوومەتە بەپێی نۆرمی بەبێ ئەو نۆرمانی کە 5,000 ساڵە مرۆڤایەتی هەوڵی بۆدا و پێی گەیشتوێنی جارناوی مەفەکانی مرۆڤ حکوومەتێکی ناشەرعیە ئەم حکوومەتە حکوومەتی سونیەکانە ئەوجۆ سونیانەی کە بڵێن مەیلە و ئیخوان و تونڕەوی ئاینین ینی جۆرێ دەسەڵاتی شەرعیانەوێ ئەم حکوومەتە نوێنەرەتی ئەوانەکە بە پێی ئەو ئامارەی کە پێش ڕوخانی پێش جەنگی ناوخۆی سووریا لە ئارادا بوو نزیکەی 170 سووریا عەرەبی سونی 130 بەرەوسەری مەسیحی دروزی ئەلەوی و ئەو جۆرە ئاینان کوردیش کە لەسەری عەرەبی سونی حەسێب نییە ڕاستە مسلمان سونی بەس جیاوازە ئەوەیە کە دوای ئەو شەڕی ناوخۆ بوو بەهۆی ئەوەوە کە ئێستا عەرەبی سونی زۆرینەی ڕەها نین
چونکە زۆربەی هەرە زۆری ئەو خەڵکێک کە ئاوارە بوون ڕویان کردە تورکیا ڕویان کردە ئەردەن ڕویان کردە ئوروپا عەرەبی سونەن شەڕ لە ناوچەی مەسیحیەکان لە ناوچەی عەلویەکان لە ناوچەی دروستەکەەوە نبووە لە منتەقەی کوردستانەکەی سووریەیشان نەبوو لە منتەقەی حەڵەبە هەبوو لە هەستە کۆمانە شڕێنەوە دکتۆر ئەنی سووریەکان ئەو سووریەکەی ئەگەڕێنەوە کاتێک گەڕێنەوە کە دڵنیا بن ئیستقرارێکەیە لە حاڵی حاضرە ئەم حکوومەتە نوێنەرەتی ناگەوێتی ئەوە ناکە باشەکە نوێنەتی عەرەبی سونەیش لە ناو سونەکان ئەوەیە کە بڵین کێ گەڕێنەوە کاتێک ئێستقرار هەبێ و کاتێکە ژیانیان باشتر بێنم ناکرێتە سەوریەوە بکرێت کە ئێستەکانی سووریە کە لە تورکیا یان لە ئۆردن ژیانی بنیانناوە یان لە ئوروپا ژیانی بنیانەوە بێتەوە بۆ سووریایەکی هەژار سووریایەکە ناڵم نەمەوە ئەم چەند مانگیشە سەر 1000 کەس کوژراون ئەنی شەڕەکە بەردەوامە. کاک محەممەد دەرسەلان دەگوترام کرانەوانە بەرامبەر بە بەسم کرانەوەی وڵاتانە ئەمریکا ئەوروپا هەمووانەی دیکەش با بڵێن بە تایبەت داوانەی فەڕەنسا و ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکایە تەرکیز لەسەر بڕیاری 2254 بوو دیارە چیە و چی نییە تەرکیز بوو لەسەر بەشداریکردنی پێکاتەکان کرانەوەیەکی ساڕوخیە بینین بەر ڕووی دیمەشقا بەڵام جێبەجێکردنی ئەم داواکاریانە هەرچەنە دکتۆر وتی هەندێکی جێبەجێ بوون بەڵام وەکو پێویست نین هێشتا لە چوارچەوەی دانوستانایە و دیاریش نییە ڕاستیەکەی لە دانوستانەکانە ئەدرێیان نا مافەکە ئەدرێیان نا سەرباری ئەوەی کە پێویستی ناکرد ڕاستیەکەی گەر سووریایەکی نوێیە و بەشداری پێکاتەکان ئەکرێ مافە دیاریکراوە بنەڕەتیەکان بچێتە نێو دانوستانەوە دەبوو بدرێ لە چوارچەوەی دەستورە کاتیەکە و دواتریش دەستوری سەرەکی چییە گوزەرێت؟ بلێ دەستپێکێ سلااو و ڕێز بووە و میوانێوە مەمنون ئەو بڵێ بگشتی ینی ئەو ڤەبوونا ینی هێزن ڕوژئاوا و دەولەتên عەرەبا ینی وەک سعودی عەرەبیستان ئیمارات و ترکیە و دەولەتên دییê di rûjalata navîn vebûnekî pir mezin ser حکومتا ku di Sûriyê de hate damezrandin heyî yani herdem heyetên wan dewletna çi yên rûjava yan rûjalata navîn rûjana hindirî Sûriyê de dixwazin şer'iyetekî yani herêmî û navdewletî teslîmê şera bikin lê mixabin yani ew şer'iyetê ku ji derva digire hinek navê wî çêdivê lê feqet şer'iyetê wî di hindirî Sûriye heta rûja îro negirtiye em dibînin ev teqrîben heft mang desthilatdariya Ehmed Şer'a çêbûye di hindirî Sûriyê de lê feqet heta rûja îro aramiyekî wekû daxwaza gelê Sûriye giştî bi azadî û bi keramet jiyan bikin heta rûja îro ew azadî nedîtin û ne keramet dîtin yani rûjana kuştin heye revandin hene tirsandin heye bû kêmpê yani pêkhatiyên civakên yên Sûriye eger Alewî bin eger Mesîhî bin eger Durzî bin heta Kurd pir însanên ku derdikevin Kurda tehdîd dikin ku em ê êrişî ser Rojava bikin Romê ku ittifaq heye navberê Ehmed Şer'a û berêz Mezlûm Ebdî di dehê adarê de ew pirsgirêkê ku îro di hindirî Sûriyê de heye li cem hikûmetê ku yani yek û desthilatdariya Şamê xistiye destê xwe pirsgirêka mezin di zihniyetê de yani mesela ku vebûnekî navdewletî yan rûjalata navîn ser ew hikûmet nîne zihniyetekî ku ew têda kar û xebat dikin û dixwazin Sûriyekî gûr xwe bidin avakirin gûr ser esasê dînî û ser esasê taîfî yani wek sunniyekî dewletekî sunnî di hindirî Sûriyê ava bikin û ew sloganê wan dirûşmê wan ku yani em wek yani zarokên yê dewleta Umawî jarek dî me Şam xistiye destê xwe û em ê jarek dî heta dawî heta ebed yani em ê bimînin bi zihniyetekî bi vî rengî tu nikarê pêkhatiyên civakên giştî di hindirî Sûriye yani dewletekî hemwelatî ku hemû rêz û hurmet bidin hev widû ava bike tam tersî wî metirsiyekî pir mezin di nav civakê de tu ava dike tu nikarê yani heta hev destûrekê yani saxlam
کو ایوی و آرامی بدن جواکت تو آوا بکه اجبوی تشتی یعنی اگر پردا خازانه کو دولتا کو انا حکمت کو دندری شامی دهایه کو دا خازا پیکاتی جواک همو پیک بینه تنهی کردانی نه یعنی اف یعنی چند جار هیئت کو کاک محمد ارسلان يعني خوي برسيارة بنرتيا كهر أويا أو همو داوا كاري كلا دمشق لأحمد الشرع هبو بو أوي إيشيان لسركا لدمشق وبيكاتا كان رازي بكا سورياي نوي براستي سورياي نوي بي إنجا جورق لدزگيروي بو حكمتكي شرع هبي إما دزگيروي كمان بزيادي شو بينيوا يعني كوملك راستيكي هنگاون راون بتايبد لاي أمريكا كسي مانگلمو بيش لو چوكو خون ببینرێ بۆ دیمەشق بەڵام بینرا ئەمانە بەرامبەرەکەیە بینین کرانەوە بەڕووی پێکاتەکانە بینین لە چوارچێوەی گفتوگۆ لەگەڵ پێکاتەکان لە نمونەی کورد با بڵێین ئەو با بڵێین تێگەیشتنە دیموکراسیە بۆ مافی پێکاتەکان جێکردنەوەی لە دەستورە بەشداری پێکردنیان ئەی بینین یان نەخێر هەر ئەو عەقلیەتە با بڵێین ڕەشابێ کە ئێوە ئێستا پێناسەتان کرد شتا يعني او گاوین کو احمد شرع آویتش دستپیک کو دست يعني دربازی شامی بون کمیته نفساندنا دستور چیکر او کنگره سرکفتن چیکر و حمو گروپین چکداری خست آنین دوی کنگره سرکفتن وقت يعني احمد شرع مبايعات کرن كنت سروكا سوريا ديسا او قميتا او لكاريا يه هندري سوريا آواكر او حمو بالسر خا آواكر يعني بيكو نرين كردا يان فيكاتي جواكي گشتيا بگرن اف ما ترسي چه يعني مود زاني احتمالا كي برمازن باندورا يان زخطا دولتا ترك السروي هي كو ما في فيكاتي كرد وين دي ندنوان وجبرگو تخازن مساومه كي سياسي لباكور يان جي ان دي بكردارا بده مشاندن يعني اف احتمالا كي مازن هي لفقط هندري سوريا احمد شرع حتى رجائره رغم كو حمو دولة رجعوا اگر فرنسا بريطانيا المانيا امريكا ودولة عرب وك سعودية عربستان وك امارات وك قطر حمو بشگري دنوي كو يعني او داخازن كو جوي خاصة كو حرمت بدن بكاتين دندري سوريا لحتى رجائره غافن براتيك يعني برشاف این نهاتی آوا کرن تم يعني ترسوی تشتكو تركيا دخازي او بيكتينه يعني باندورا تركيا سر احمد شرع سر ذهنيته این حتى رجائره او يعني برشعبايه نكو دخازن دولة يندي برشعبا يعني ام هيفي دكن طبي حمو بهيفي انها بيكاتيين كو هندري سوريا جيان دكن حمو بهيفي دكن هيفي دارن كو دو احمد شرع كو داخازن پیکاتین جواک حموه پیک بینه یعنی او بریا ججن دیسا کمیته کی جروج آواز چوب به شامیرا رونشتن به او به سرکاتیا برز فوزا یوسف والبيدا هفديتن هاتن چیکرن والبر نقاش هاتن کرن سر پر مجارا لیک مجاره کو کول سر هاتیا نقاش کرن مثلا عفرین کو حتی رجائرو گرک واری چارا سر کرد او گروپین چتا یگو گریدای ترکیه کولویدا به صدا و هزارا جریمه الویدا چی کرن گرک جی عفرین درکفن و ملت عفرین یگو هاتیا کوچ برکرن و دناف کوناتا جادیه مسر او دانستانانی کم حتی رجائرو او رونا هم کە خۆسەر لەگەڵ دیمەشقا کردوێتی هەم ئەوەی کە شاندە کوردیەکەش لەگەڵ دیمەشقای کا دکتۆر سێنڕابی وتە شتی باش ڕووی داوە هێرشەکانی سەر کورد سەریان نەگرد و مەترسیەکانی ئیسرائیل ڕاونەتەوە بەڵام گرفتەکە ئەوەیە کە ئێستا مافی کورد لە سووریا مافی پێکاتەکان لە سووریا ئەچێتە خانەی دانوستانەوە لەگەڵ دیمەشقێکە لەسەر باریەوەی هیچی لە با بڵێن بەڵێنە دیموکراسیەکان جێبەجێ نەکردووە کرانەوەیەک بەڕووی دیمەشقا هەیە مەبەستمەوەیە هاوکێشەی هێز خەریکە بەلای دیمەشقا لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی پشتگیریەوە ئەشکێتەوانێ ئەنی سەریکە فەوزە یوسف
باسی لە دانوستانەکانیان لەگەڵ دیمەشق کردووەوەی کەمێک لەم و پێشکاک محەممەد باسی کرد ئەڵێ لەگەڵ حکوومەت تایمە تێگەشتنی زۆر جیاوازمان لە مەسلەی دەمج با بڵێن چوونە ناوی هێزەکانی هەسەدە و ئیداری خۆسەریش بۆ دیمەشق هەیە ئەمە مای ئەوە نییە کە بەڕاستی دیمەشق گوێی لە پەیامە نێودوڵەتیەکان نەگرت ئەمە گەمەیە گەمە یعنی زۆرێک گەمە دامەزراوە حکوومەتی سووریا ئەو حکوومەتەکەی سرە سووریا ئەزانێ ئەوەی کە قەرارە بیرۆخێنێ ئەو حکوومەتەیە کەیسە لە حەسەکەیە کەوا بوو هەوڵەدا ناتوانێت شەڕکە چونکە شەڕەکانیان پێوەستان ینی بڵێن شەڕەکان وەستێنراوە هەوڵەدا بە شێوازێکی کە لاوازی بکە تووکی بکاتەوە لاوازی بکە و لە هەمان کاتیشە یعنی ئەمە ڕاستە لە گەمەکە لە حاڵەتێکی بڵێن گۆڵۆباڵیە لەوانەیە ئەوانەی کە لە ناو دیتاڵی شتەکانی وەکو مەسەرەن ئەمریکا یان ئەو وڵاتانە زۆر بۆیان گرنگ نەبێ کە لە ساحەکەی ڕوویە بەڵام ئەوانەی کە لەم منتەقان ئەزانن نەمانی حکوومەتی خۆسەری ڕۆژاوای کوردستان یانی چی عێراق باشە زانیوە یانی چی ئەوە یانی کە سنووری نێوان عەرەبی سوننە لە عێراق و عەرەبی سوننە لە سووریا نامێنێ ینی جارێکی کە تێکەڵە بنەوە و ئەوەی کە بڵێن داعش و یا حکوومەتی دەوڵەتی عێراق و شام بوو ئەکرێت جارێکی کە بێتە ئاراوە یعنی ئەمەی کام حکوومەتی کە ئێستا لە بەغایە دامەزراوە لەسەر بڵێن جستەی عەرەبی سوننە کوشتاری عەرەبی سوننە لە 2015 بە دووە دامەزراوە جارێکی کە ئەکەوێتە مەترسیەوە کە ئەوەیە کە جگە لەوەش دووبارە بڕۆ بۆ ئیسرائیل ئەوەی کە خەریکە ئێستەکانی سووریەی بەسڵێن بەدەستەوەی حەق بەسەر ئەم یاریانەوە نییە کە لێرە حکوومەتی سووریا گەمەی کۆترەکە خۆی فەقیر پیشانەیە ئەحمەد شەرە چێ لە ناو ژنانە دانیشێ و ژنەکەی خۆی شێبە بەڵام ئێمە ئەوەمان بینی کە چی لە عەلەویەکان کرد نزیکە دوور نییە ئەوە هەر ئەوەیە ئەو هەر ئەو ئەحمەد شەرعەیە کە خۆی بە کۆتر پیشانەیە ئیسرائیلیش نێگەرانیەکانی نەڕەویەوە گەروا بێت ئیسرائیل هوشیارە ینی بەسمەوەیە ئیستقرارە دروست بووە نەک بمانەوە نیگەرانیەکان تەوا بووە ئیستقرارە دروست بووە گرینگە ئەم ئیستقرارە بەردەوام بێ ئەمە کە بەردەوام بوو سێ حکوومەت کە ئێستا لە سووریا هەیە سێ حکوومەت لە سووریا هەیە ینی دەسەڵاتی شەرع لە شام بەرەخوار لە دەمش بەرەخوارەوە نییە ناگات بە سوێ دەوامانە دەسەڵاتێکی تری لەیە لەم دوی فڕای دەسەڵاتێکی تری لەیە نەنەو خۆیان نازانم چ خەبەرە بەس حتمما یەک دەستنی بەڵی ئەمە لێرە ینی تو ئەگەر ئەمە بە ئەم ئیستقرارە بەردەوام بێ و تەعاملی ئەم حکوومەتی کە لە شام هەیە حکوومەتێکە لە سوێدا هەیە حکوومەتێکە لە حەسەکە هەیە بەردەوام بێ بەرەبەرە ئەبێ بە ئەمری واقع ئەمە ئەو شتێکە ئوروپایە بێ کە حکوومەتێ لە شام دامەزراوە کە تورکیا بردوێتی لەوێ دایناوە ئەیانەوێ ئەم حکوومەتە تعدیلی کەنەوە حکوومەتەکەی شام حکوومەتێکی مینە دیکتاتۆریە ڕەک دیکتاتۆریە ینی بە پێی نۆرمەکانی بڵێن حکوومەتێکە کە نێراتی خەڵک ناگە خەڵکیان نەبژاردووە ئەوە بڵێن خەڵکیان نەبژاردووە ئەو حکوومەتش لە حەسەکەیە خەڵکی نەبژاردووە هەردووکیان بە هیچ شەکدار هاتوون بەڵام یەک جیاوازی گەورەیان هەیە ئەوەی کە لە حەسەکەیە نێرایەتی مۆدێرنی تاکە مۆدێرنە بڕوای بە مافەکانی گردردونی مرۆڤەیە بڕوای بە هەموو پێشکەوتنەکانی مرۆڤایەتی هەیە بەڵام ئەو حکوومەتێکە لە شامە نا ڕەجعیە بەرەوەی دواوەیە بڕوای بە مافی دروزی نییە بڕوای بە مافی عەلەوی نییە بڕوای بە مافی کورد هەیە ئەو بڕوان بەوە نییە کە سەد لەسەر ڕێگادا لە قوتابخانەی کوردی دەرس بخوێنرێ بە مەرجێ کورد وەکو تاکی کورد وەکو نەک وەکو بڵێن سیستەمی خۆسەری وەکو بڵێن ئەوەی کە ئێستا ئەو هەیە ئەو دەسەڵاتی نەمێنێ ڕێگەشەدا قەی ناگەوە بخوێنێ هیچ کێشەی نییە لەگەڵ ئەوانە بهینی ئەنی لە هینیانە ئەوە نییە کە مەسەلەن دژایەتی کورد وەکو کورد بکەن وەکو ڕێکخراو دژایەتی ئەزانی لە دانوستانەکانی کە ماوەی پێشوورە دیمەشق بووە تەنها لەسەر مەسەلەی پەروەردە تەقریبا نزیک بوون لەسەر هیچ شتێکی دیکەی سیاسی سەربازی نەیانتوانیوە جۆرێک لە نزیک بوونەوە لە نێوان حەسەکە و دیمەشقا هەبێت ئەوەیە کە مەسەن تۆ بینی ئەحمەد شەرع ئەچێ لەگەڵ مەسیحیەکانە دانیشێ بەڵام بینیوتە بچێ بۆ لە عەلەویەکان ئەو زیهنەتی دەرەخا مەسیحی لە لای ئەوان ئەهلی کتێبە بەڵام عەلەوی مرتەدە فەرقی هەیە ینی زیهنیەتەکەی زیهنیەتێکی بڵێن
مرۆڤ ویستی نییە، مرۆڤ سالاری نییە، زیێنێتێکی مرۆڤانەی زیێنێتێکی تایفی هەیە و ئەو زیێنە تایفە ڕوبەڕووی دوو تەحەتا بووتەوە کە یەکێکیان جیهانی ئوروپا و ئەمریکا و مەمەلە پشتێتی کە کووردە و یەکێکی کە ئیسرائیل تازە دروستی کردووە کە دروستیەکە. جا تۆ یەک شتم پێ بڵێ ئێستا کورد لەگەڵ دیمەشقا کەوتۆتە دانوستان، ئەکەوێتە دانوستانی زیاتری شاندە کوردیەکە. نیەتی کورد دیارە چەسپاندنی مافەکانی کووردە و با بڵێن لە ڕووی ئیداریشەوە خۆسەرە لە چوارچەوەی سووریای تازەیە، سووریای نوێ. نیەتی دیمەشق ئەوەیە کە ئەوەی بە شەڕپیان نەکرا بە تایبەت گروپەکانی تورکیا لێسەنەوەی ئەوێ ئەوان ئەوەی کە تورکیا ئەوێ حکوومەتی سوودێشەوەیەوێ ئەوەیە کە ئیدارە خۆسەریانە یا هەڕۆشێتەوە یا هێندە لاواز بکرێ کە بوون و نەبوونی یەکشت بێ. ئەوەی کە چۆن بوون نەبوونی یەکشت بێ یەکەم شت کە ئەوەی هێزچێکدارەکانی لێبسێنەوە شتێکدارەکانی هەڵوەشێنەوە یان ئەوانەی کە سوورین هەنێ پۆلیسی مەحەلی شتیان لێ دروست بکەن و باقیەکەی نەمێنێ و ئەو کاتێ ئیدارە خۆسەریانە هەبێ و نەبێ گرنگ نییە ئەوەیەوێ ڕوونە. بەڵام ئەنی ئەوەی کە لێرە بێنم مافی کورد بەڕاستی نییە، ینی مافی کورد تۆ پێم وانە ینی مەسەلەن تۆ بتەوێ لە تەنها لە بڵێن لە پارێزگای لەوی لە باکووری پارێزگای حەسەکە بتەوێ حکوومەتی دامەزرێنی حکوومەتی کوردی بەکەرکی هیچ نایە لەویە. بەڵام ئەمەی کە ئێستا هەیە ئەم حکوومەتی کە هەیە لە بەدەستی بڵێن پەیەدەوەیە کە هەموو پشتی فراتە نا ئەمە لە زۆرە دەوڵەتە عەرەبیەکان گەورەترە. ڕوونە. کاک محەممەد ئەرسەلان شتێک باست لە دانوستانەکان کرد، بۆ نمونە باسی ئەفرین کراوە کە بێت دۆخەکەی ئاسایی بێتەوە بە دڵنیاییەوە پرسە سیاسیەکان پرسە سەربازیەکان هەم شاندەکەی خۆسەر هەم شاندی کوردی لەگەڵ دیمەشقا گفتوگۆی لەبارەوەکە. بەڵام وەکۆی دکتۆر حسێن ڕابی وتی بەڕاستی ئەگەر دیمەشق بە زەهنیەتی تورکیا بە زەهنیەتی ویستی تورکی دانوستان لەگەڵ کورد بکە بۆ ئەوەی هەرچی هەیە لی بسەنێ بە شتێکی دیاریکراو ئەگەر بدا پەیوەندی بە پەروەردە و هەندێک پرسی مافی کولتوری ئەوانەوە ئەگەر هەبێ دانوستان سەرەکەوێ بەم پێوەرانە حتى يعني حو حكمة شرع وهفديتين كوبوانارا تشيبيا يعني السر يك مجار الهفدو نكرنا فقط دمل اعلامي دا دبيجن يعني ام بيك ودانشتن وهنك مجارن هن ما بهفدورا گفتوكو كرن وام قوميتا شيكرن تاني تشتكي لباجار حلب او هردو طافه الشيخ مقصود واشرافيه البدا هناك اتفاق كو تشيبونا ناف هردو طرف وبيكانين لفقط جبو عفرين وجبو يعني منطقه روج آوا تو الهفدو هاتنا کی چه نکرنا حتی سر مجار خواندن و پرورده الهفدو نکرنا يعني قوتن پشت عيد ام نقاشي بكن طبعا يعني دولة يعني حكومتها شرع بحمو بيكاتين يعني حكومتها كي سنية بر باندور تركيا السر زور مازنه دخزن يعني وقت كسل الكردا بميزين يعني ما في كردا كي هي بزمان خابوخينه لوقت ملا كرد جواكا كرد ما في وي هي سياسي جواكي خاندن پرورده ما في وينينا حتى نا يعني قبول نكرنا حتى وقت اگر دم بحثا قصدي دكن يعني دبيجن اگر قصدي يعني لشکر كرد انسان كرد بخازي تفلي ارتشا سوريا ببه وقت تاكا كست كاري تفليبه اللي فقط وقت كومك قصده كو خسريه خاب باريزه هبون خاب باريزه حتى روجي هين قبول ناكرنا برنگه كي فرمي طبيعه بيجم اجبر بيتشتي دانستاندن بحكمتا شرعه استخمين بكم زمانك پر درج و درباز به حتى هنك تشتا دوار الهفدو كرن لانجام دا يعني زخت کو امریکا و فرانسا او یگو به بلی بکه احمد شرع چقص او داخازن کو او جي خواستن کو پک بینه الودا يعني انا احمد شرع ناف دو زخت کی مازن جیان دکه جمله کی ترکا بوید بیجه تو تشتکی بو کردات قبول ناکه جمله کی زخت فرانسا و امریکا و دولت ین روج آوا وک المانیا زغط دکن سروی کو پیکاتین دندری سوریه پیکاتین جوا که اگر کرد بن درزی بن علوی بن همو پیکاتین
کوام ناس بکن و چان دیوان و پەروەردەیوان هەمووە ناس بکن. جا تۆ پێم بڵێ کاک يعني محەممەد ئەرسەلان وتت دانوستان پێدەچێ ئەگەر ئاوا بێ درێژە بکێشێ درێژە کێشان لە چوارچێوەی ڕێکەوتنەکەی بەڕێز عەبدی و شەرعە تا کۆتایی ئەم ساڵ دیاری کراوە بۆ جێکبەجێکردنی ڕێکەوتنەکەی دەی سێ. ئەوە سەقفی درێژە کێشانەکەی یان نەخێر ڕاستیەکەی کاتێکە تا سەری با بڵێن تا کۆتایی ئەم ساڵ ناگەین بەو ڕێکەوتنە زیاتر لەوە درێژا کێشە. ئەول سەر پێشکەتنێک و هندری سووریە چێت بن ینی سەر ئەو پێشکەتن دمینێ تەتەوراتên ku مستەجداتên ku هندری سووریە چێ دبن دارێمێدا چێ دبن ئەو hinek pantûrê xel ser dibe yanî di encamda daxwazên pêkhatiyên Sûriyê giştî bi Kurdê xwe bi Erebê xwe Aşorî Keldanî Ermanî bi ji hikûmeta Sûriye yanî daxwazê wan zor e ji bo wî tiştî yanî tenê di milê xedemî da di milê perwerdê da eger li wê de tu em girê bidin ev proses zor dirêj bibe û hikûmetê ku li Şamê heye wê ew bû xwe bide şoxlandin û tiştekî nade yanî ne Kurda û nade kesekî. Esas pirzgirêkên siyasî ne. Eger di milê siyasî da ew pirzgirêkên Kurda çareser nebe wek hebûnekî ku hebûnê xwe biparêzin, sîstemê xwe biparêzin ya yê federalî yan la merkezî eger newê qebûl kirin di hindirî destûr da nîqaş li ser mijarên dî yanî tu encamekî welê pir ceddî nagirê destê xwe. Yanî li wê de gerek di hindirî destûr da ew heyetên komîte yani lijneyê û destûrî çêkirin beriya teqrîben mehekî yek însanê Kurd tê de nîne. Li ser çi esasî ew destûr warê ava kirin? Li ser çi esasî yanî warê yazî kirin? Ekîd tê hindirî ew destûr merkeziyetekî pir tundrew tê de heye. جا تۆ پێم بڵێ کاک محەممەد ئەرسەلان قەرار لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەی بەڕێز شەرع و بەڕێز عەبدی و ئەحمەد شەرع با بڵێن لیژنەی دیاریکرا و بچووکتر دروست دەکرێن بۆی جێبەجێ بکرێ قسەیەک هەبوو ماوەیەک لەبارەی گەری دروستکردنی لیژنەیەک بۆ پێداچوونەوە هەموارکردنەوەی دەستورە کاتیەکە ئەمە دروست دەکرێ یان نەخێر هەر لیژنەکان پەیوەستە بن بە پرسە سیاسی و ئیداری و سەربازیەکان. يعني جور او بهف بيماني كو نوبري بريز مظلوم عبدي واحمد شرع حتى امضا كرن كو جرك حشد خالنا خالن جرك كوميتا ورن اوا كرن سر حمو تشتوار نقاش كرن وجور وي او غاف وري يعني او وري بجي كرن لي بشتي او اتفاقي كو ناف هردو طرف تشيبون احمد شرع تشوب سرخا يعني كوميتا كي يجبو دستور تشيكر درسكر وحتى أنا أو كوميتات شدكي كاس نزانه إجبوبي تشتي يعني هفديتين إنكو بشاميرا بريان هات شيفون يعني هذا يعني سروان فرض بوكو جرك أم كوميتاكي تشيفكن دستور بهفر أم يازيبكن نتو طرفك يازيبك وبشتا الداوي تواري سر استفتاءك شعبي تشيفك وتبيجي أف دستور وخلاص وجركم قبول بكن يعني بفيرنجي تشينا به سواس دەکەم دێمە وڵات بە دڵنیاییەوە دکتۆر حسێن ڕابی درێژە کێشانی دانوستانی بینی کورد و دیمەشق لە قازانجی کێ بێ من بۆ ئەم پرسیاراکەم پێم وا بێ ئێوە یەکێکن لەوانەی کە پشگیری ئەم ڕائاکەن ئەو تێگەیشت ناکەن سووریا بەم شێوەیە نامێنێتەوە و پێدەچێ ئەگەری پشێوی لە سووریا لە شام ئەگەرێکی کراوەیە ئەگەرێکی یەکجار کراوەیە و یەکجاریش ئەگەرێکی بەرزە کە بەرحاڵ لەمە سووریا ناسین سووری وڵاتێکی مۆدێرن و پێشکەوتووە بەم شێوازە ناکرێ بەرەوە ببرێ جیفاتی سووری وایە لە حەڵاب لە شام لە هەموو شارەکانیە بەڵام ئەوەی کە ئەم درێژە کێشانی بڵێن یاریەکە لە قازانجی کوردە هەتا درێژە بکێشێ لە قازانجی کوردە تێگەیشتێک ترێ دکتۆر قسەکەت بیرۆکەکە تاو بکە بەڵام تێگەیشتێک ترێڵێ ئەڵێ هەتا درێژە بکێشێم کرانەوانە بەرامبەر بە دیمەشق زیاترە بێ هەتا بێ دیمەشق بەم کران قڵەوترە بێ بەهێزترە بێ ئەوەی مەشاکە ئەو هێزانی کە لێرە لەسەر ئەمری واقعەکان جیهانی ئێمە جیهانی دانوستانە جیهانی تاشتێنە دشتێ وەرناگری و ئەوەی گرینگە تۆ سەرچاوە ئابوووریەکانی سووریا لای کوردە غازەکەی نەوتەکەی خۆڕاتەکەی ینی
ئەنی ئەبڵێ ئەو کشت و کاڵەکەی کێشەکە ئەوەی ئەوانە خراونەتە دانوستانەوە لە چوارچووی دانوستانە قسەیان لەبارەوە قسە لەباری چیەوەکرێ غازیەداتێ پارە وەرەگرێ ئەنی بڵێن لەو غازە کە ئەیداتێ بۆ مەسەرەن مەحەتە کارەبەکانی سووریا پێی بگەڕێ ئەسەی لێ وەرەگرێ ینی ئاوایە ئەمە ئەگەر درێژە بکێشێ ئەم شێوازە گفتوگۆ بە مەرجێنی لێراشتە ئەساسەکە تورکیەیە تورکیە چی ئەکا لێرە ئایا تورکیا ڕازیە بێ کورد بەردەوام مەکو ئەم سوکە ئەوەی کە ئیسرائیلەوێ ئەمەیە ئیسرائیل لەبیر نەچێ ئیسرائیل بە توندی پشتگیری ئەو لا مرکزیاکە کە حەسەدە بە دوێتی تەماڵن لا مرکزی لێرە کونفدرالیە ئەو لا مرکزیە کە باسیەکەت فیدرالیش نییە کونفدرالیە سێ وڵات سێ هێزی چەکداری جیاواز سێ سیستەمی جیاواز یعنی تۆ سیستەمی ینی بڵێن حەسەدە ناکە لەگەڵ دکتۆر دانوستانەکە بۆ ئەوەن کە ئەمە نەمێنێ دانوستانەکە بۆ ئەوەن کە ئەمە نەمێن ئەخە لێرە گەمەکەیە لێرە ناڵەمە جۆرێک گەمەیە دانوستانەکە ئەو لە شتێ لە مێشکایەتی ئەم لە شتێ لە مێشکێتی ئەو ئەیەوێ ئەم شتێککە هەیەتی هەتا ئەتوانێت ڕایگرێ ئەو ئەیەوێ ئەو شتەکە لە لای ئەمانە هەتا پێم بڵێ کامیان سەرەکەوێ کام تێگەیشتنە واز لە تێگەیشتنە ناوخۆیەکانی سووریایەنینەوەی کورچیەوێ و دیمەشقچیەوێ ئەوە ڕوونە بەڵام فەوزە یوسف خات و فەوزە ئەڵێ چی ئەڵێ ئەو دانوستانانەی لە دیمەشق کران بە زانیاری و پشتگیری هاوپەیمانی نێودەوڵەتی ئەمریکا و هێزە هەرێمیەکان کران من وا تێگەم هێزە هەرێمیەکان بە دڵنیاییەوە کاریگەرترینیان تورکیا بێ لە چوارچێوەی شارکردنە سەر دیمەشق کام تێگەیشتنە باش کام تێگەیشتنە سەرەکەوێ کام تێگەیشتنە با بڵێن پێدراوەکانی بەردەستی پێدراوی بەهێزترن بۆ ئەوەی بتوانێ ئەم دانوستانە ماراسۆنی بێ و لە ئەخیرا سەریش بکەوێت باشەکە تۆ سەیری ئەبێ سەیری ئینەکە بەینێکی گەورەتر بکەیت دەی تۆ حەسێبیکە حەماس بۆ پچووکیە لەو شارێکی پچووکی بەدەستەوەیە کە غەزەیە ئیسرائیلی هێنا لەرزی ئیسرائیل نوێنەرایەتی جیهانی مۆدێرنەکە لە ناوچەکەی ئێمە نوێنەرایەتی ئۆلۆکۆستەکە جەنگی جیهانی دووەمەکە کە لێرە پاشماوەکەی لەویا کۆبووێتەوە نوێنەرایەتی گەورەترین کارەسەتەکانی مرۆڤایەتیەکە ئەو هێز ئەو حکوومەتێک کە ئێستا لە سووریایە ڕێک هەڵفکری حەماسە خۆ حەماسیش زەرتەمی لەگەڵ ئیسرائیلە هین بوو ینی مەڵێن پێش 2006 و حوت وەمانام هەنیومەنیە بەناو ئیسرائیل هاتن و ئەرزوین و ینی بڵێن لە حکوومەتەکەی هی نابوون لەو حکوومەتی پارەی قەتەرش لە ئیسرائیلەوە چوو بۆ ئەوە ینی مەبەستمەوەیە ینی ئەوە نییە کە بڵێ بەڵام لە چرکە ساتێکە بینی موجودیەتی ئیسرائیل کەوتە مەترسیەوە بەڕاستی کەوتە مەترسیەوە هەموو ئەوانە کاڵن ئەمە لەوانەیە بڵێن ئیسرائیل خۆی دەستی تیا بوو بێ و ئەوانە ئەمە قسەی ناڕاستە موجودیەتی ئیسرائیل کەوتە مەترسیەوە جا ئەوەیە تۆ حەسێبیکە وەرە هێزی تر هەوەکو ئەو بەڵام بە دەوڵەتێک و کە مەشروعەتی دەوڵەتیشی یەوینێکی گەورەتی لە لای سەرویەوە دروست بێ و ئەوەی ڕێگە نادا بە هیچ شێوەیە بە تایبەت ئیسرائیل کە ئێستا لەو حاڵەتە هاتووەتە دەرەوە لەو حاڵەتی بڵێن بوونی ئێرانی خستە مەترسیەوە ماشاکە چەند بە گەورەی هاتە دەرەوە لەو بارودۆخە کە بوونی ئێرانی خستە مەترسیەوە ڕێگە نادەن لە پاڵدەسیا حکوومەتی دروست بێ کە هەڕەشە لە مۆجودیەتی بکات لە بیرت دێ هەل نەکرد هاکان فیدان کاتێکە شام سقوتی کرد پامێ لە دەمشق بوو هەتا بە ئێرانی وت پێش وت برام وتی برام تۆ شام بەدەستەوە بوو توانی فەرەستین بپارێزی یعنی ئێمە هاتوین لێرە فەلەستینە پەر لە زیهنێتیانە ئەوە هەیە ناڵم ئەتوانن ناتوانن ینی چیەکەن چی ناکەن بەڵام لە پاشخانەکانە ئەوە تورکیا نوێنەرایەتی ئەو هێڵە هەرێمیاکە کە ئەوێ با بڵێن نیگەرانیەکانی ئیسرائیل لەباری دیمەشقەوە هێور بکاتەوە گفتوگۆی خستۆتە بینیانەوە نا سونی و شیعە یەکیان هەیە یەک ئامانجیان هەیە بۆ ئیسرائیل ئەزانن ڕۆدەڕوو دەرەقەتی نایەن گەمارۆدانیەتی بە شێوەیە کە هەمیشە استقرارەکەی لە مەترسیا بێ ئەو خەڵکی کە لەوێن هەمیشە هەست بە نەئارامی بکەن و بەرەبەرە ینی لە چرکە ساتێکە بوونی ئیسرائیل مانای نەمێنێ ئەوەی کە ئێران ویستی بیکە هەر ئەوە بوو ئەوەش کە تورکی ئاوی بیکە هەر ئەوەیە و ئەوەیە ئیسرائیل بە هیچ شێوەیە ڕێگە نادا کە حکوومەتێکە بڵێن تورکیا نزیک بێتەوە لە سنوورەکانی و یەکێکی تر لە هۆکارەکانی مانەوەی حکوومەت بڵێن دەسەڵاتی خۆسەری لە پشتی فرات ئەو مۆزوعە من لە بیرمە لە وەختا کە ڕژیمی
کشانەوەی ئەمریکا جۆرێک لە مەترسی نییە ئەوە با بڵێن لێرە ئیسرائیل جۆرێک لە قوت ئەیە بە مەسەلەکە باوای دانین بەڵام چی لەبارەی کشانەوەکەی ئەمریکا جا ناشزانم ناوی بنێم کشانەوە یان نەکشانەوە بڵێن تۆ مەشاکە لەگەڵ داعش ڕێکەوە بڵێن ئەمریکا لەگەڵ داعش ڕێکەوە چۆن لەگەڵ شەرع ڕێکەوە لەگەڵ داعش ڕێکەوە کە ئەو هێزە کە لەویایە بۆ دژایەتی داعشە یعنی بڵێن بۆ شەڕ لەگەڵ داعشە بە ناوی ئەوەیە بەڵام ئەمریکا هەر وەختێ بیەوەی ئەگەڕێتەوە بۆ منتەقە و ئەمریکا لەوێژ هەبێ پێش بە تورکیا ناگرێ ئەوەی کە پێش بە تورکیا ئاگرێ سیاسەتەکانی ئەمریکا نەک بوونی ئەمریکا لەوێ ئەمریکا لەوێ بوو کە تورکیا هەم ئەفنی داگیر کرد ئەم سەرەکانیشی داگیر کرد ینی بۆ ئەوەی کە موجودی بوونی ڕۆژاوی کوردستان خاتە مەترسیەوە تورکیایە و تورکیایش ئەمریکا توانێت بە قسە بیگرێ نەسپاس دەکەم کاک محەممەد دەرسەلان پێمان بێت دانوستان هەبوو ماوەی ڕابردوو لە بینی خۆسەر هەسەدە با بڵین لەگەڵ تورکیا زیاد لە دانوستانێکیش بوون و قسەیەکی شەبوو لەبارەی ئەگەری یەکتربینینی جەنەڕاڵ عەبدی لەگەڵ ئەردۆغانە ئەمە پێم وا بێ هێشتان سەری نەگرتووە یان جێبەجێ نەبووە ئەم دانوستانانە کەمکردنەوەی ئەو فشارانەی تورکیا لەسەر ڕۆژاوای کوردستان لە داهاتووە کاریگەری لەسەر ئەگەری نزیکبوونەوەی با بڵێن تێگەیشتنەکانی دیمەشق و ڕۆژاوای کوردستانی شەبێ دانوستانەکان ئاسانترەکە یان نەخێر لە هەچ کاتێکا بێ تورکیا دەچێتەوە سەر هەمان بارودۆخ هەمان تێگەیشتن و دیمەشقیش بە هەمان ئاراستەیە ئەبا بۆ دانوستان گشتی ینی ئەو معنی ئەو هەفدیتنێک و ناوبەرێ ئەردۆغان و بەرێز مەزلوم عەبدی و هاتە بەڵاوکردن حتا ڕووژائیر و هین نهاتیە ینی چێکردن لەسەر مالپەرên فیسبوک ئەف تشت هاتە بەڵاوکردن ینی لێ برەنگێکی فەرمی تو ئاگاهیەکی وەلێ نەهاتیە بەڵاوکردن ئەو گرێدایی ینی نێزیکبوونی ئەردۆغان دژبوو سووریە گرێدای بێ وابونا وان لسر آگربسک و پککک و هاتیه اعلان کرد و بانگوازیا برز اوجلان یعنی الویدا چقاس کو هفدیتنه کی به انجام واری کرن و باندور خال سر روجاوا و سوریه گشتی واری کرن اگر حتی روجایرو نزیکبون اردوغان به برنگه کی نهینی لسر روجاوا و سوریه هی و يعني تأثير خالص ضغط خالص سر أحمد شرع دي مشاندن كو داخاز كردا بيك ناينه ويدمي أم جرك زانبن كو مساومة كي يعني يان تجارة كي دخازن بدن مشاندن يان يعني هفديتني وان بسروق وجلان را برز وجلان را حتى ناي نجيشتي أنجامه كي پر جدي دخازن وقت تنازلات جي سروق وجلان بگرن والسروي اساسي كو جور يعني تركيا جور مجيه تركيا ذهنيه تركيا اراميه كي دندري روج افا وسوريا بدن مشاندن لحتى روجايرو يعني اردوغان دخازه او بانغوازي سروك اوجلان جبو يعني شر واري سكناندن وبرنگه كي سياسي ودبلوماسي دخازه كردا واري بيكاني اردوغان دخازه او بانغوازي جبو خبد شولاندن دستلاتداري خا و هالبجارتنا كيكو بلز شبكه والسروي اساسي يعني هن جوهرتن ين شكلي جوندري تركي بدا مشاندن وجارك دي ببي سروك حتى داوي يعني جور جوهرتن كو كاك محمد ارسلان بدا مشاندن اغوترا بشيكي گوره لبانگوازكي اوجلان يعني تنانت بدموهاتني پکک بو خو هلوشانو و بيدنكرني چك بۆ ڕزگارکردنی ئەزمونونەکەی ڕۆژاوای کوردستانە ئێمە ئەزمموی ڕۆژاوای کوردستان بە هەنگاوەکانی بە کۆنگرەکەی پەکەکە بە پەیامەکەی ئۆجەلان مەترسیەکانی لەسەر دوورخرایەوە مەترسی تورکیاڵێن بە دیاریکراوی یعنی بانگوازیە سەروک ئۆجەلان یعنی لێدا ئۆجەلان بخوا گوتبوو ئەو بانگوازیە ئاشتی و جڤاکە دەموکراتیکێک و ئەزبان دەکەم نەتەنیش بوو تورکیە و کردن کو دندری ترکیه نه و باندور خال سر روج آوال سر باشور سر باکور و سر روج حالات بگشتی واره چیکرن و سر وی اساسی امه هفدیتن به دولت ترکیه را بدن مشاندن ام حمود زانن یعنی
اگر بخوازن نخوازن باندورا ترکیه دندری باشور او قص باراگای نوی لشکری و سیاسی و ابوری جیانا عین تشت لروج آوا و باکور سوریه جیانا السبشار يعني او هفديتين كوب ساروك اوجالان را يعني تينا تشيكرن السربام جارنا حموتين نقاش كرن دم آگاهی کی الولی کو هاتا بلاف کرن کو برز مظلوم عبدی به هفديتن به اردوغان را چه بکه طبعا الفيدا يعني وقت دولتها كي ضامن كل فيدا دناب هردو طرف رو دني امريكا يعني فرنسا جي او جي حاضرن يعني او ناد خازن اراميه كي دندري يعني ناف بري كرد وترك تشيبه اجبركو بروجي وان هي يعني خازن بروجي خابد المشاندن دندري روجالاتا نافين گشتي السر اساسي خازن يعني وقت زهطه كل سر تركيا والسر اردوغان بدن مشاندن كو جارك دي شر كردان نكي اگر لروج آوا به يعني حتى برزگري كي كردان لباكور برنگا كي آشتيانا چارا سر بكي لي حتى نا اردوغان يعني ذهنيته وي فرق وي ذهنيته شرع هيش نينا يعني هردو يكن دخازن جحموتش آشتي يعني شر فائده كي بكن جبو برجواندي خاي شخصي كو سر دستلاتداري خا زمان اني درج بمينن وگور وی جواک بدن نشاندن اجبو سپاس دەکەم دەستت خۆش بێ حەزەکەم ڕێی تۆش بزانم بە زۆر بە کورتی دانوستان لە سووریا لە بینی دیمەشق و ڕۆژاوای کوردستان درێژا کێشێ ئەم دانوستانی بینی ئیمرالی ئەنقەرە قەندیلیش وای بۆ چون تورکیا هەوڵی خۆیدا دوکەوت و کورد بەس خێرا بیرم تورکیا هەوڵی خۆیدا بەهێزی سەربازی ینی بڵێن هەر لە سەرەتای ڕوخانی ڕژیمی ئەسەدەوە دەسەڵاتی خۆسەری لاواز بکە و بینی هیچ تر هاتنە ناوکایەکەوە ئێراق هات بەڕاستی ئێراق هات ئەمریکا چەکی تری نرد و لەو لای ترەوە بڵێن ئیسرائیل هات ئیسرائیل بە درۆن لەو هێزانەیەدا کە نزیکە بوونەوە لە سەدەکان هەر لەو وەختا ئەیانوت هەنێ هێز هەنێ لێیانە دەن ئێمە نازانین کێن هەر لەو وەختا من لە کەناڵاش من باسییانە کرد یانوو لەو هێزانەی بڵێن تیرۆریستانەکە برسەیە هێز لە ئاسمان و لێیانە دەن کە ئێمە بەنە ئیسرائیلە ئەوە لەلا بوو کە پێویستی بەوە بوو تورکیا پێویستی بەوە بوو بەبێ ئەوە هیچ امتیازێ بدا بە کورد بچێ لەگەڵ دەسەڵاتی بڵێن کوردیە تەعامل بکە لە سووریا بۆ ئۆجاڵان لێرا بەکارهێنرا وتی ئەوە پەکەکە چەکی داناوە و تەواو بووە و ئیتر هەمویان ئیتر ترۆر نەما و ئێمە ئەردوغان بەم هینەوتی موسساتی تیرۆر ئەتوانێت وەکو لۆبی بۆ تورکیا کار بکە و بەم بیانوەوە هاتن لەگەڵ ئەو هینە بڵێن لەگەڵ هەسەدا تەعامل بکەن لەگەڵ بڵێن دەسەڵاتی کوردی لە سووریا تەعامل بکەن بۆ ئەوە دەستی ئیسرائیلی لێ دوور بخانەوە دەستی هێزەکان تری لێ دوور بخانەوە بە شێوازی بیهێنەوە بازنەکەی خۆیان لێرە ئۆجاڵان بەکارهێن سەری گرت تا ڕادی سەری گرتووە بەس نازانین تەماعی تووشێت تا کوێیە سپاس دەکەم دکتۆر حسێن ڕابی مامۆستای زانکۆ گەلێک سپاس محەممەد دەرسەلان نووسەر و شرۆڤەکار سپاس بۆ ئێوەش لە بەغداوە لەگەڵ مابوون دەستت خۆش بێ گەلێک سپاس بەدوعا